گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز هۆشنگ باوانی شرۆڤەکاری سیاسی تایبەت بە کوردستان 24 لە ئەستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە کاک هۆشنگ زۆر بەخێر بیت. ئەو دۆخەی کە ئێستا لە سووریا دەگوزارێ بە تایبەت لە حەلەب چی لێ خوێندنەوە؟ سەرەتا ڕووداوێکی دڵتەزێنە کارە ساتێکە کە بەسەر گەلی کوردادێ لە بارودۆخێکی زۆر ناسکی هەم ناوچەکە و هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕوبەڕووی چەندین گۆڕانکاری نوێ دەبێتەوە و ڕەنگە بەڕاستی کە من ئەوەی دەمێ ئاماژەی پێ بکەم ئەوەی دەمەوێت باسی ئەمری بکەم دوای ڕووداوەکەی ڤەنزویلا بە بۆچوونی من بۆ چوون و دیدەکانی ئەمریکا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی داڕشتنی سیاسەتێکی نوێی لەسەر ئاستی جیهانی دوای بابەتەکەی ڤەنزوێلا گۆڕانێکی ڕیشەیی گۆڕانێکی بنەڕەتی بەسەردا هاتووە لەبەرەوەی ئەمریکا ئەو شەڕێکە لە ناوچەکەی دەکردیان ئەو دەسەڵاتێکە لە شوێنەکان بەڕێ دەبێت لە پێناو بەدەستهێنانی وزە بووە بەڵام ئێستا وزەکەی دابین کرا ئیتر بە چاوی شتر تەماشای ناوچەکە دەکات پەڕەنگێکی تر سیاسی لە ناوچەکە دەکات ئیتر پێویستی بە وزەی ئەو مەنتیقانە نما نەوت تێوشەنە بەڵکو پێویستی بەوەیە ئەو وزەیە ئەو نەوتە نەکەوتە دەست ناحەزەکانی با بڵێنەوە کوشین ئەو ڕووداوانە ئەمە مانای ئەوەیە کە ئەمریکایی دی پشت دەکاتە هەسەدە و هێزە کوردیەکان لە ڕۆژاوای کوردستان لەو بڕوادانیم پشتێن چکە ئێرش ناوچەی استراتیجیە ئێرش جوگرافیایەکی جیۆپۆلیتیکی تایبەتی هەیە کورد لە ناو معادلاتی مەنتیقا کێشەیەکی ڕەوای بەدەستەوەیە هەمویان ئەو قەناعەتەیە بۆ چنیان هەیە بەبێ چارەسەرکردنی دۆزی ڕەوای گەلی کورد ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیری و ئارامی و یا نەخشەیەکی سیاسی مسۆگەری هێمنی بەدەست ناکەوێت دروست نابی بۆیە هەر لەسەر ئەو بابەتە من پێم باش ئاماژە بەو پەیوەندیەکانی جەنابی سەرۆک بارزانی بکەم لەو بابەتە بێگومانە ویست باسی ئەوەت لەگەڵ بکەم کاک هۆشنگ ینی سەرۆک بارزانی لەم نێوەندەدا چڕۆڵ و کاریگەریەکی هەیە هەر لە یەکەم ڕۆژۆ ئەو پەیامی خۆی ئاڕاستە کرد و دواتری شێستاکە نەژدەی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا پەیوەندی لەگەڵە بەستێت ینی چی لێ خوێندنەوە؟ بەڵێ بەڕاستی سنوورخان من پێم باشە پێناسەیەکی پەیوەندی تەلەفۆنی لە ڕووی سیاسیەوە پێناسەی پەیوەندی تەلەفۆنی لە ڕووی سیاسیەوە مانای چییە؟ لە ڕووی سیاسیەوە کە سەرکردەکان یان سیاست مەدارەکان پەیوەندی تەلەفۆنی بە یەکتر دەکەن دوو مانای تێدایە دوو تعبیریتیا دوو شرۆڤەی بۆ دەکرێت یەکێکیان پەیوەندیەکە دەکرێت داوای فریاگوزاری و فریاکەوتن و نێوەنگیری و ناوبژێوانی لێ دەکرێت پەیوەندی دووەم ڕەنگە هەندێک پەیوەندی سەرکردەکان بە یەکتر دەکەن داوای دەست لە کارکێشانەوە داوای گەڕ ئەوانەی کە لەگەڵ سەرۆک بارزانی پەیوەندیان کردیە پێم وایە هەمویان هەموو پەیوەندیەکانی خەباتی جەنابی تەمەنی درێژەی خەباتی جەنابی سەرۆک ئەوە بووە کە داوای نێوەنگیری و فریاکەوتنی لێ دەکەن داوای ئەوەی لێ دەکەن کە بێتن وەکو ناوبژیوانێک وەکو فریادڕسێک لەو کێشە ئاڵۆزانە یا لەو قەزیە کە عوقدەن کە گرێ کوێرەن کەم کەس دەتوانێت ئەو گرێ کوێران بکات ئەو پەیوەندیان ئەوەن ئەساس وایە کە کۆمەلگای نێودەوڵەتی لەوە تێگەیشتونم پارچانی کوردستان گرێدراوی یەکن و دواتر دەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و سەرۆک بارزانی مەرجع ئیتر کێشک من لە زۆر چاوپێکەوتنی کەوانی خۆم پێداگیریشم کردووە کە سەرۆک بارزانی مەرجعێکی ڕاستەقینەی چارەسەری سەرەکی هەموو دۆزیگەری کووردە لە هەر چار پارچەکان با من ئاماژە بە شتیش تریش بکەم تا پەیامەکەی بڵاو نەکردەوە جەنابی سەرۆک ئەوان پەیوەندیان نەکرد ناوەڕۆکی پەیامەکەی جەنابی سەرۆک لەسەر بابەتی حەلەب ناوەڕۆکەکەی بوو بە پرۆگرامێک کەوتە ناوەڕۆکی هەردوو تەلەفۆنەکەی ئەحمەد شەرع و تەلەفۆنەکەی تۆمبارەک با شتێکت لێ نەشارمەوە سنوورخان ئەم تۆمباراکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی وجهەت نەزەری ئەمریکیەکەوە بە کیسنجەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەیری دەکەن وەکو ڕێوی سیاست سەیری دەکەن بەڕاستی با ئێمە ینی هەندێک شت بە سادەیی وەری نەگرین بە هەندێک شت زۆر بە جددی وەرگری کە ئەوان پەیامێک دەنێرن دەڵێن کاکە بە سەقامگیری بە ئارامی با فلان ڕێککەوتن نامە جێبەجێ بکرێ بە کشانەوەیەکی بە ڕێککەوتن کشانەوە و ئارامی و ژیانی هاوڵاتیانی مەدەنی بێتە پارێزن دەبێ ئەمە و پەیامانە هەمووی تێبگەین کە تۆمبارات ئەو پەیامانەیە جەنابی
باشە کەواتە پێ دوایە پامەکەی تۆمبارە کە دەڵێ با بکشێنەوە و هەسە دەش دەڵێ ناکشێنەوە چ پامێکی لە پشتە ئایا مەبەست لە ڕێکەوتنێکی نوێ لە دوای ڕێکەوتن هەیە ڕێکەوتنی دەی ئازار ڕێکەوتنێکی استراتیجیە ڕێکەوتنێکم زۆر زار لە بیرکردنەوەی خۆمدا لە ناو مەشتی خۆمدا وەکو 11 ئازاری ساڵی 1970 دەبینم ئەو ڕێکەوتە ئەوەی کە پارتی و سەردەمی حکوومەتی عراقی ساڵانی هەفتا بەیانە کە ڕێکەوتنیی مێژوویە بۆ ئەو بۆ هەسەدەش ئەو ڕێکەوتنێکی مێژوویە مەفروزە سوودی لێ وەربگرن بەڕاستی مەفروزە ئیشی بۆ بکەن مەفروزە یعنی بە نەفەسێکی درێژ هەوڵ بدەن برگەکانی ئەو بەڵام ئەم نیەتە لە حکوومەتی ڕاگوزەری سووریا هەیە نەخێر یان ئەگەر هەبووە ئەگەیشت بەم دۆخە ئێستا یعنی با شتێکی تریش باسی حکوومەتی سووریای نوێش بکەین بەڕاستی حکوومەتی سووریای نوێ ئێستا حکوومەتێکە نوێیە زۆر لە حکوومەتداری و دەوڵەت مەداری و مەسائلی سیاداتی مسائلی زۆر شارەزایی لە بوارە پێتان وایە ئەوەی ئێستا لەو دووگەڕەکە کوردنشینە ڕوئەیە ئەمە نمونەی ڕاستەقینەی حکوومەتەکەی ئەحمەد شەرعە نمونەی بەشێکی ئەوانەیە و بیرکردنەوەکانی ئەوان بەڵێ ئەوە نمونەیە کاکە بەشێکی ئەوانە لەو هەیئەتەیە وا بیر دەکەنەوە بیرکردنەوەیەکی شۆڤینیانە بیرکردنەوەیەکی ئەوەی کە هەر ئەوەی بەرامبەر بە دروست و عەلەویەکان کرا هەر هەمان بۆ چوونە هەمان دارەوەی بەدروشنی ئەڵڵاهو ئەکبەر و ینی لە کاتێکا کە کوردیش نەتەوەیەکی مسڵمانە و کورد نەتەوەی دووەمە لە سووریا ڕاستە بەڵێ ئەوان بە بۆ چونیان نییە ئەوان بە ئایدۆلۆژە ئیش ناکەن کە لە پێناو مسلمانی و عەدالەتی ئیلاهی و دروستکردنی کۆمەلگایەکی ئاسوودە بەخنا بەڵام لە ڕاستی ئەمە ویستە بۆ دروستبوونی یا پاراستنی یەک پارچەی خاکی سووریا ئەمە ئەحمەد شەرع دەیکا پاراستنی یەک پارچەیە نەخێر پاراستنی یەک پارچەی خاکی وڵاتێک تەنیا لەژێر استیقرار و ئاسایش ئەوە دەپارێزرێ بەشەر ناتوانانی هیچ کێشەیەکی بە سنوورخان شتێک بن ئێمە لە سەدەی 21 گەیشتین ئەو قەناعەتە ئیتر لەمە من ئاماژە بەوە کرد دوای ڤەنزەویلا هیچ کێشەیەک لەو جیهانە بەشەر چارەسەر ناکرێت ئیتر بابەتێکی گرنگی شەیە باوەڕ بکە هەر شەڕێک بەر لە دەستپێکردنی بەر لەوەی شەڕەکە دەست پێ بکرێت مێزێک تاوڵەیەکی گفتوگۆ دانراوە لە گۆشەیەکی تر چکە ئەوە قۆناغی ئەخیری شەڕەکەیە دەبێت دابنیش دەبێت گفتوگۆ لەگەی کەواتە پێت وایە لە کۆتایی هەسەدە و حکوومەتی ڕاگوزەری سووریا جارێکی دیکە دەگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ دەبێت دابنیشن دەبێت گفتوگۆ بکەن دەبێت بە ڕێگایەکی مەنتەقی بە ڕێگای یاسا بە پێی ڕێککەوتن نامەکان برگەکانی ڕێکەوتن بەڵێ دابنیشن و گفتوگۆ بکەن پێت وایە ئەمە نزیکە پێم وایە نزیکە بەڵێ شەڕ نییە بەردەوام هیچ شەڕێکی بەردەوام نییە هەموو کۆتایەک بۆ شەڕێ هەر ئاماژ بکەم لە قەراغ هەر جەنگێکەوە تاوڵەیەکی گفتوگۆ هەیە دەبێت ئەو تاوڵەیە تحصیل حاصل نەتیجە لێوێ دابنیشن ئەوانە گرنگە کە ینی ئێستا هەم سوپای عەرەبی سووریا لەلایەک دەڵێ کۆنتڕۆڵمان کردو لەلایەک شەڕ بەردەوامە لەلایەک هەسەدە دەڵێ ئێمە ناچینە دەرەوە لەم دووگەڕەکە ینی نەگەیشتون ببن بەست ئەگەر کۆنتڕۆل کرابێ شەڕ بۆ چیە کە جێگایە کۆنتڕۆل کراوەوە ئیترمانەش تەرەفی دۆم شکاوە و دەبێ ئارامی و ئارامی ئاسایش بگەڕێتەوە ناوچەکە بەڵام نا شەڕ بەردەوامە و من لەو قەنە من وەکو چاودێرێک و بەدوادا چونم بۆ بابەتەکردی نەخێر شەڕەکە بەردەوامە و ئازادکردن و یان کۆنتڕۆلکردن و ئەو شتانە لەو جێدانە ینی گرنگە ئەو شتانە ئینسان بەڕازگۆیانە سەیری بکە و بەڕازگۆیانەش باسی بکە ینی پێت وایە جارێ نەگەیشتون ببن بەست باوەڕ ناکەم نەخێر بەڵام گفتوگۆ مەسئلەیەکی چێ ڕۆڵی گرنگ دەبینێ لە نزیکردنەوەی هەردوو لایەن تا ئەمن بابەتەکەم زیاتر ئەوە بوو ئەمن هەستەکەم ینی ڕۆلی سەرۆک بارزانی ڕۆلی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی بەڕاستی هەردوو پەیامەکەی جەنابی سەرۆک بارزانی و هەر پەیامەکەی سەرۆکی حکوومەت زۆر ڕازگۆیانە باسی دیدێکی ڕاستەقینە و جوانیان بۆ کێشەکە و دۆزەکە بووە وانیتیان بە پەنجا بخەنە سەر ڕێگە چاری ئەساسی ئەوە ینی سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت بە ئاشکرا باسی لەوەی کردی کە گۆڕینێکی دیموگرافی لە منتیقەکە یان شەڕ بە شەڕ چارەسەر ناکرێت ئەو گۆڕین دیموگرافی ناتوانن بە شەڕ گۆڕانی دیموگرافی دروست بکەن ئەوە پەیامی جەنابی سەرۆکی حکوومەتە کە فعلا ئاماژەی بە لایەنە ڕاستەقینەکەی ئەو بابەتە کردیە
ئەوانەی کە ئەو سێ پەیامی مەسەر پەیامی جەنابی سەرۆک و هەردوو تەلەفۆنەکانی ئەحمەد شەرع و تۆم باراک بەڕاستی دەکەونە قالبی پرۆژە یاسایەک یا ڕێگە چارەیەکی ئەم کێشەیە کە ئێستا لە حەلەب بڕوە هەردوو تەلەفۆنەکان لەگە پەیامی جەنابی سەرۆک و بارزانی نەخشە ڕێگەی چارەسەری ئەم گرێکوێرەنە کە ئێستا دروست بۆ لە حەلەب. پێتان وایە چی وە لە ئەحمەد شەرع دەکا کە پەیوەندی بە سەرۆک بارزانیەوە بکات؟ من پێم وایە دەزانێ ئەحمەد شەرع و غەیری ئەحمەد شەرعیش و لایانی دەوڵەتی و لایانی جیهانیە و دەوڵەتیش گەیشتونە ئەو قەناعەتە سنوورخان کە کورد یەک مەرجعی هەیە و ئەو مەرجع یعنی شەقامی کوردی با بڵین جگە لە سیاسی و نازم شەقامی کوردی جەماوەری کوردی خەڵکی کورد میلەتی گوگەری کورد جێرایەلی پەیامەکانی سەرۆک بارزانیە ئامادەیە ئیلتیزامی پێ بکە ئامادەیە شەڕ ڕابگرێ ئامادەیە گیان فدایی بۆ بکە یعنی مەرجع معنای چێ مەرجعوێ تۆ کە گەڕایەوە لای ئەو ئیتر پێشنیارەکەی ئەو یا ئامۆژگارەکەی ئەو چی بوو دەست بە جێبەجێی پێی بی ئەزافریا بە دەواوی بە دیقەت لەوەی شانسی کووردە مەسەرەن ملەتان سەرۆکەکانی خۆیان بن بە دنیا دەناسێنن بزانە ئەم جیاوازەیە کە ئێستا کورد تێیدا دەژی لە جیهان لە هەموو جیهان ملەتان سەرۆکەکانی خۆیان بە دنیا دەناسێنن بەڵام ئێمە کورد لەو بەختەوەریە لەو خۆشبەختی ئێمە کە سوپاس بۆخوا ئێمە سەرۆکەکانی سەرۆکی ئێمە بە جیهان ناسن هەم بوو بە ناسنامە هەم ئێمە لە ڕێگای سەرۆک بارزانیەوە زیاتر بە دنیا دەناسین نابێ ئێمە دەبێ ئەو جیاوازیە ینی بە دیقەت سەیری ئەو نەوە جیاوازیانە بکەین بە دیقەت تەعامل بە وردەکاری تەعامل لەگەڵ ئەو شتانە بکەین کە لە پەیامێکی سەرۆک بارزانیەوە دەردەچێت یان باز دەکرێت یان نووسینێک لەسەر زاری ویان لەسەر گفتاری وی دەتر ئەوە زۆر گرنگە. پێتان وایە کۆمەلگای نێودەوڵەتی چۆن لەوە دەڕوانن بۆ نمونە لە ماوەکانی ڕابردوو کاتێک مەزلوم عەبدی سەردانی هەرێمی کوردستانی کرد لەگەڵ سەرۆک بارزانی لەگەڵ سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان دانیشتن و دانیشتێکی زۆر دۆستانە بوو و دواتر لە پاش سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ باکووری کوردستان و ئەو پێشوازیە گەرمیەی لێکرا ینی ئەم نزیک بوونەوەیە لە پارچەکانی کوردستان بەڕاستی گۆڕانکاری بۆ ئەوە هاتنی فەرماندەیەکی وەکو مەزلوم عەبدی بۆ حکوومەتی هەرێم و بەشداریکردن لە چالاکیەکان و سەردانی جەنابی سەرۆک بارزانی بۆ فیستیڤاڵی خانی و ئەوانە جزیری یعنی شتێکی گۆڕ ئەو نزیک بوونەوەی کورد لە یەکتر بەڕاستی ئەوە پەیامێکە دەبوایە من وەکو ئامۆژگاریەک دەڵێم من وەکو شتێک بۆ ڕۆژئاوا بۆ دەبوایە کورد احتیفاز بەوە بکە احتیفاز بەو مەرجعیەتە بکە احتیفاز بەو سەرۆکاتێکە بکە بتوانێت لە سێ پارچەی کوردستان بە ئازادی بخورێتەوە بە ئازادی بڕوا و بە ئازادی قسە بکە و بە ئازادی بەشدار بێ لە کار و چالاکیەکان بە ئازادی لە کۆبوونەکاندا بەشدار بێ لە کۆڕکۆبوونەوە دەبوایە ئێمەی کورد لە ڕۆژئاوا بیپارێزین ئەو شتە لە باکوور بیپارێز بە بۆ چوونی منە نەیانتوانی ینی نەیانتوانی بیخۆزنەوە ئەو مەرجعیەتە ئەو بە تۆزێک بگەڕێمەوە دواوە خۆ ئێمە جەنابی سەرۆک دوو هەنگاوی پیرۆستریشی ناوە لە ڕێکەوتن نامەی هەولێر ڕێکەوت نامەی دۆ بۆ گەڕانەوەی بۆ یەکگرتووی هێزەکانی ڕۆژئاوا لەگەڵ یەکتر ئەنە کەسە لەگەڵ پەیەدا بەیەکەوە یەک گرون دانیشتەکان یعنی بەرنامەیان دانا پرۆژە یاسایەک ڕێکەوتن کرا کە بتوانن بەیەکەوە زۆر شت ئەنجام بدەن زۆر هەنگاوی پیرۆز باەن بۆ ئەوەی بە تەواوی مافەڕەواکانی کورد لە ڕۆژئاوا بکاتە بەدەست بێنن بەڵام بەداخەوە پەیگیری بە و هەردوو ڕێکەوتنامە پێت وایە ئێستا چی لە بەرژەوەندی کوردە لە ڕۆژاوای کوردستان کابێ بیکات هەنگاو من هەر دەگەڕێمەوە سەر وتەیەکی جەنابی سەرۆک بارزانی کە دەڵێ 100 ساڵ گفتوگۆ لە سەعاتێکی شەڕ باشترە 100 ساڵ گفتوگۆ بکەی باشترە لەوەی سەعاتێک شەڕ بکەی بەڵام کە شەڕیشت کرد تەسلیم بوون نەکەی ئەمان ئەوە قاعیدەیەکە ئەوە دەستورێکە بۆ تەعاملکردن مەفروزە ڕۆژئاوا لە گفتوگۆی خۆیدا بەردەوام بێ ڕاستە
خۆ خەڵەکەم وەکو مێژوو قسە بکەین بەڵێ ئێمە لە پەنجاکانەوە لە گفتوگۆن لەگەڵ عێراق لە شەستەکانەوە لە هەتا گفتوگۆن ئێستاش. تا ئێستاش گفتوگۆ بەردەوامە تا ئێستا کە خاوەنی هەرێم و کیانی خۆمانین بەڵام گفتوگۆکان بەردەوامن زۆر مرچەک سپاس. دارین و شەڕ بەڵێ. چەکمان هەیە و هێزی پێشمەرگەشتمان هەیە و دەستەڵاتیشمان هەیە و ناوچەی ئازادکراویشمان لە بەردەست و حکوومەتشمان هەیە بەڵام 100 ساڵ گفتوگۆیەک باشترە لە 1 سەعاتی شەڕ. زۆر سپاس دەکەم ڕێز هۆشنگ باوەنی شرۆڤەکاری سیاسی تایبەت بە کوردستان 24 سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.